ئەستێرەکانی زانکۆ گەورە پرۆگرامی پێشبڕکێی زانستی نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان. هەر زانکۆیەک بە تیمێکی پێکات و لە 6 قوتابی لەم ململانە زانستیە بەشدار بوو. سەرکەوتن بۆ زانکۆکەمە خوازن دڵنیام سەرکەوت و شەبی. مەگەڵێک پێزانین کۆنگیر ناوروکەش بۆ سەرکەوتنێ. بۆ سەرکەوتن هاتین. وەرگۆنە سەکسی سەر دەکەوین. بۆ ئاستێکی باش پێشکەش بکەین. ئەڵڵا سەرکەوتووەبی. بەورەیەکی زۆر بەرزەوەش هاتوون ئینشاڵڵا هەر سەر دەکەین. بەخۆ ئامادەکردنێکی بەهێز و ئومێدێکی گەورە بۆ سەرکەوتن ڕوویان لە ستۆدیۆی بەرنامەی ئەستێرەکانی زانکۆ کرد. بۆ هەندێکیان داگیرسانی ڕەنگە سەوزەکانی وەڵامی ڕاست دڵخۆشکەر بوو. بەڵام گرمەی موزیکی ڕەنگە سوورەکانی وەڵامی هەڵا دووریانی دەخستەوە لە ئومێدە گەورەکەیان، چونکە یاساکە دەڵێت تەنها تیمێک براوە دەبێت. لە کۆی 24 زانکۆ 12 زانکۆ توانیان بلیتی پەڕینەوە بۆ قۆناغی دووەم بەدەست بهێن و 12 زانکۆکەی تر ماڵ ئاواییان لێکردی. بەداخۆ زانکۆی کوردستان 85 خاڵیە، بەڵام بەجێمان دێڵێ زانکۆی نۆڵج بەداخەوە بەجێمان دێڵێ، بەداخەوە زانکۆی ڕاپەڕین بەجێمان دێڵێ. بەداخەوە کە نەمانتوانی ببینەوە و بە دڵنیایان شتێکی ناخۆش بوو کە ئێمە نەمان بردەوە. دڵتەنگی کە ئەمڕۆ نەماتوانی سەرکەوتن بەدەست بێن. بەڵام ئەوە یەکەم دەرفەت و ئاخر دەرفەتیشمان نابێ، هیوام وایە بۆ ساڵێکی تر بتوانین سەرکەوتن بەدەست بێن. لەم قۆناغەدا 12 زانکۆ لە 6 بەرنامەدا ڕوبەڕووی یەکتر دەبنەوە و پێش بڕچێکا گەرمتر دەبێت، چونکە هەنگاوێکی تر نزیک دەبنەوە لە خەڵاتی گەورەی بەرنامە کە بڕی 45,000 دۆلارە بۆ براوەی یەکەم و دووەم. ئێستا یەکەم ڕوبەڕووبوونەوە لە قۆناغی دووەم دەست پێ دەکات. هیوادارم کە قۆناغی دووەم دیسان لێرەوە خۆم دیتەوە، ئینشاءالله ئەو جارە باشتر دەبین لە قۆناغی یەکەم. قۆناغی یەکەم بە 135 خاڵ، بەڵام ئەو جارە ڕازی نابین بە 135 خاڵ. هیوادارم زیاتر بینین، زۆر باوەڕم بە خۆم و بە برادەرەکانم هەیە. دوای برنەوەمان لە قۆناغی یەکەم ئینشاڵڵا ئەمڕۆ دیسان سەر دەکەین بۆ قۆناغی سێم. ئەمڕۆ باش خۆمان ئامادە کردووە. زۆر باوەڕمان بە تەلەبەکانمانە و دڵنیام سەرکەوتن هەر لە بۆ خۆشمانە و زۆریش پێ خۆشحاڵین کە بەشدارین لەو پرۆگرامە. تیمەکەمان ئامادەیە بۆ ئەمڕۆ و هێوادارم ئێمە بینەوە و ئەڕۆین لە قۆناغی سێم. لە قۆناغی ڕابردوو توانیمان بە نمرەیەکی بەرز بپەڕنەوە بۆ قۆناغی دووەم. لەم قۆناغەشدا خۆمان باش ئامادە کردووە و هیوای سەرکەوتن بۆ فانێڵ دەخوازین. تەن ئامانجمان تەنها بەشداریکردن نییە، سەرکەوتن بۆ فانێڵە ئینشاڵڵا. قۆناغی پێشووتر ئێمە سەرکەوتنێکی باشمان بەدەستێنا، بۆ قۆناغش باشتر خۆمان ئامادە کردووە، ئامانجمان بەدەستێنانی خاڵی زیاتر بۆ زانکۆکەمان. لەم قۆناغدا تەنیا نوێنەراتی خۆمان ناکەین، بەڵکو نوێنەراتی زانکۆی ڕاپەڕینی دەکەین، چونکە ئێمە لە قۆناغی ڕابردوو ئەوانیشمان تێپەڕان و بە دڵنیاییەوە لەم قۆناغش دەتوانین سەرکەوتنی گەورە بەدەست بێنین و خۆشمان بە تەواوەتی ئامادە کردووە بۆم قۆناغە. من چەند ڕۆژێکە خۆم ئامادە دەکەم، کتێب دەخۆیمەوە، سێرچ دەکەم تا بتوانین سەرکەوتن بەدەست بێنین. بەڵام ئەگەر نەشمان توانین سەرکەوتن بەدەستبێنین گرنگ بەشداریکردنە. لەم قۆناغەشدا خۆمان باشتر ئامادە کردووە و بە پشتیوانی خوا سەر دەکەین. پاشەوەی لە قۆناغی یەکەم کە بە جیاوازێکی زۆر لە زانکۆی ڕاپەڕینمان بردەوە، ئینشاڵڵا ئەو قۆناغەش بە جیاوازێکی باش دەیبینەوە لە بۆ قۆناغی سێم. ئێمە لەگەر هاوڕێکان بە تەکنیکێکی باش خۆمان ئامادە کردو، ئینشاڵڵا سەر دەکەین.
حقیقەتەن ئامادەکاریەکی زۆر باشمان کردووە و ئیمانێکی گەورەمان هەیە ئەوڕۆ سەردەکەوین بە ئادایەکی زۆر باش. خۆشەویستان سڵاوتان لەبێ زۆر خۆشحاڵم بە دیداری وازی شاد دەبم لە قۆناغێکی نوێی ئەستێرەکانی زانکۆ. لە قۆناغی نیوەی کۆتایی 12 زانکۆ ماون، هەردوو زانکۆ بەریەک دەکەون. ئەمڕۆ دوو زانکۆ بەریەک دەکەون، ئەوانیش زانکۆی لوبنانی فەرەنسی. سلێمان ئەحمەد تەمان 28 ساڵ، قوتابی قۆناغی سێمی بەشی بە بازارکردن، ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێت بە بزنسمانێکی سەرکەوتوو. هەڤال عەلی تەمان 21 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی ژمێریاری و دارایی، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە نووسەر. کامۆ ئاراز تەمان 21 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی زمانی ئینگلیزی، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە زمانەوان. هەڵۆ یاسین تەمان 23 ساڵ، قوتابی قۆناغی یەکەمی بەشی کارگێڕی تەندروستی، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا لە بواری تەندروستی کار بکات. و ئەو زانکۆی پێشبڕکێ دەکات لەگەڵ لوبنانی فەرەنسی، زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. ئەیمەن سەرمەد تەمان 21 ساڵ، قوتابی قۆناغی سێمی بەشی ئەندازیاری شارستانی، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا لە بواری ئەندازیاری بزنس بکات. ڕەوا عومەر تەمان 22 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری سیستەمی زانیاری، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو. دانیا عونی تەمان 22 ساڵ، قوتابی قۆناغی سێمی بەشی شیکاری نەخۆشی، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا تاقیگەیەک تایبەت بەخۆی بکاتەوە. هیوا جەواد تەمان 29 ساڵ، قوتابی قۆناغی چوارەمی بەشی تەکنیکی میدیا، ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا لە بواری میدیا سەرکەوتوو بێت. خۆشەویستان گەڕاینەوە، ئامادەن بۆ پرسیاری خێرا. وەک دەزان پرسیاری خێرا تەنها پرسیارێکە کێ کام زانکۆ زوو دەستی نابوو بۆ تۆنەکە وەڵامەکەی زانی، مافیەوەی هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرێ. ئامادەن؟ گەردەستان نابە بۆ تۆن، وەڵامەکەتان نەزانی بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ئەچێتە ئەو بەر. ئەوان مافیەوەیان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن، لەبەرەوە وریابن. پرسیارەکە دەڵێ دوندی بێساران سەر بە چ شارێکی کوردستانە؟ پۆلیتەکنیکی هەولێر، کەرکووک، وەڵامەکە هەڵێ وەڵامی ڕاست مەریوان. دەچینە لای زانکۆی لوبنانی فەرەنسی، مافیەوەتانەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێرن. لوبنانی فەرەنسی وەرزش هەڵدەبژێرن. ئەی یاخود بی ئەی ناوی ئەو وەرزشەش چییە کە وەرزشوانان بە پەڕەشوت لەسەر شاخەکان خۆیان هەڵدەدەنە خوارەوە؟ ئەی بانجی، بی پاراگلایدینگ، سی کارتینگ، دی هیچ کامیان. سی چرکەتانەیە؟ پاراگلایدینگ نییە. بانجی چییە؟ بانجی پاراگلایدینگ نە ناکەیتم. دی هیچ کامیان. بی دی هیچ کامیان. بەڵێ. بۆچی دیتان هەڵبژارد؟ وڵای هیچێک لەوانە وەکو دی باشە، یعنی ئەو وەرزشە هیچ ناوێکی نییە؟ بەڵێ، بەڵام هیچ یعنی هیچ کام لەم سێکەتە ئەوە سی هەڵبژار بڕوا ناکەین. بانجی چی ئەزانن؟ بانجی پاراگلایدینگ ئەزان چیە؟ پاراگلایدینگ بەڵێ. چییە؟ یعنی ئەوەیە وەکو دەست پێ دەگری، ئەوها نیمچە پەڕەشوتەکە دەست پێ و دەگری، ئەوها دەڕێ
لە ئەوەی هەیە لە تورکیا و لە ئەزمێر و ئانە هەیە ێ باشە ناوی ئەو وەرزش چییە کە وەرزشوانان بە پەڕەشوت لەسەر شاخەکان خۆیان هەڵدەدەنە خوارەوە ئێوەڵە نیش کامیان باشە بزانین وەڵامەکە ڕاستەیە هەڵێ وەڵامی ڕاست پاراگلایدینگ هەڵۆ هەمووی شەرح کرد یعنی وتی پاراگلایدینگ ئەوەیە کە خۆت بە پەڕەشوتێک ئەوەیە پرسیارەکە زانکۆی لوبنانی فەڕەنسی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن پۆلیتەکنیکی هەولێر چ کەتەگۆریەک هەڵدەبژێرن لۆژیک ئەی لۆژیک وە بڕیاریشان داوە لە لۆژیک ئەی هەڵبژێرن ئەم زنجیرەیە هێمای کام ئاوێتەی کیمیایی نیشان دەدات HIJKLMNO A هایدرۆکسایدی پۆتاسیۆم B هایدرۆجین ئایۆداین پۆتاسیۆم نایترۆجین C H2O D H2O2 سی شرکەتان هەیە؟ دە شرکەتان ماوە؟ B هایدرۆجین ئایۆداین پۆتاسیۆم نایترۆژین چۆن بڕیاری ئەوەتان دا کە بی وەڵامێکی ڕاستە هایدرۆجین ئایۆداین لە پاشان چەند نقطە پۆتاسیۆم کێیە دووبارە شتی بەردەوام هەیە پاشان پۆتاسیۆم نایترۆژینیشی تێدا KLMNO ئەخ ئەویش هەتا ئەو نقاطانەیدا لۆجیکە لۆجیکە هایدرۆکسایدی پۆتاسیۆم بۆ هیچ ڕەبتی نییە بە مەسەلۆ پۆتاسیوم هایدرۆکسایدش KOH بەسەوە ئایۆداینیش تێدایە ئەو پرسیارە لۆجیکە لۆجیکە کیمیکەڵ نییە پێرش تێدایە نقطەکان وەک ڕەواڵە فێڵێکی تایە زۆر گرنگە بزانن پرسیارەکە چییە لە پرسیارەکە تێبکەن باش ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە وەڵامەکەتان هەڵەیە لۆجیکی H هەتا O H2O زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەو دەخاڵەتان بەدەست نەهێنا لوبنانی فەڕەنسی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن جوگرافیا B لە جوگرافیا B کەنداوی هێدسۆن دەکەوێتە چ وڵاتێک A ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا B مەکسیک C کەنەدا D ئالاسکا سی شرکەتان هەیە و دەخاڵی لەسەرە ئالاسکاش نییە هێدسۆن هەر ناوە چ بەخۆ هێدسۆن تاوەرەکە لە ئەمریکا بەس کەنداوەکەی لە کەنەدایە C کەنەدا هەڤاڵ C کەنەدا لەبەرەوەی لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا تاوەری هەیە دووسێ تاوەری هەیە لە شارەکان بەس کەنداوەکەی کەتیتە باکووری ئەمریکا لە کەنەدا ینی ئەو تاوەرانە بە ناوی هێدسۆنەوەن بەڵێ بەڵام لە کەنداوەکەی لە کەنەدایە کەنداوەکەی لە کەنەدایە باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە
زانکۆی لوبنانی فەڕەنسی وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. پۆلیتەکنیکی هەولێر چ کاتەگۆریەک هەڵدەبژێنن؟ خەری بڵم چ زانکۆیەک هەڵەبژێنن؟ چ کاتەگۆریەک هەڵەبژێنن؟ لۆجیک. لۆجیک. تەنها بیماوە کەواتە لۆجیک بی. کوڕی کچی دایکی باوکت دەبێتە چی خۆت؟ ئەی خاڵت، بی مامت، سی کوڕی پورت، دی کوڕی مامت. سی چرکەتان هەیە؟ کەسی دایکی باوکت دەکاتە پورت، کوڕەکەی دەکات کوڕی پورت. دایکی باوکت پورت داپیرتە، کچی دەکات پورت، کوڕی دەکات کوڕی پورت. تەواو؟ دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ؟ سی کوڕی پورت. سی کوڕی پورت. ڕەوە ئێوە سیتان هەڵبژات کوڕی پورت. جەماعەت دەولاوە هێشتا مناقەشەیانە بزانین آخر کاتمانەوە چییە؟ ئەزانم ئێوە سیتان هەڵبژاردووە کوڕی پورت. بەس ئەو گفتوگۆیتان لەسەر چییە؟ با تێمگەێنن. ڕانیە تۆ ئەڵێ چی؟ ڕاستە وەڵامە؟ بەڵێ ڕاستە. ڕاستە. کوڕی کچی دایکی باوکی دەبێتە ئەوە وەکو خزمی جیرانی بەیعەکەمانە زۆر دوور دەکاتەوە. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە. پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی لوبنانی فەڕەنسی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. ئەی. ئەی. بانی تێبت دەکەوێتە نێوان کام لەم زنجیرە چیایانە؟ ئەی هیمالایا و کیشیا، بی کینیا و بالکان، سی کلیمەنجارۆ و هیمالایە، دی هیمالایا و تیانشان. سی چرکەتان هەیە؟ وەڵامی دی هیمالای و تیانشان. چکە تیانشان ناوەتی سینی هیمالایە و تیانشان. بەڵێ تیانشان لەبەرەوەی لە سینیە چێ بۆیە خۆتیش هەر لەسەر بەسینە هەر سەر بەسین شان بە چینی واتە شاخ. باشە خۆی بانی تێبت چییە ئێوە زانن؟ ئەوە دوور و درێژە ئەکەوێتە بانێکە گەورەترین بانە گەورەترین بانە لە موجلە عالم. ئەوە نییە کەڵێن بانێکە و دووهەوە ئەوە نیە خۆزگەوە بووە. باشە بۆ هیمالایە و تیانشان هیمالایە و کیشیا کوێ نازانن؟ لەبەرەوەی تبت لە سینە بۆیە ئەگەریەوە هیمالیا و تیانشان بێتن زیاترە لە لای چین و هیندیشەوەی. دوایە کلیمانجارۆ ئەو لە ئەفریقیایە هەر ئەوە شاخی کلیمانجارۆ. ئەی کینیا و باڵکان ئەوە کینیا وڵات تاکید دوورە پێویست بەشی خەریتی بگۆڕی. باشە ئێستا بزانین بۆ خۆمان زۆر عەزێت بین بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵێ. زانکۆی لوبنانی فەڕەنسی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. پۆلیتەکنیکی هەولێر چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ بیرکاری.
بیرکاری بی بیرکاری بی هەڵەبژێرن ئەنجامی ئەم بڕە 1/32 توان 4 لەسەر 5 کەم 1/64 توان 5 لەسەر 6 ئەی 1/32 بی کەم 1/32 سی 1/64 دی کەم 1/64 سی چرکەتان هەیە زاران نییە خۆ بەناقص دەبێتی تەناقص دەبێتی ئەوەیە زاران نابێت بەس نە ڕاوە ئەوەیە جوتە ئەوە جوتە کاتان خەریکە نامێنێت زوو وەڵامێکم بنێ دی بی دی دی کەم 1/64 بۆچی ئەوەتان هەڵبژات بۆ دیتان هەڵبژات کەم 1/64 بەکەم دەرنا لەم قۆناغەوە یەکەم جارە وەرەقە و قەڵەمیشتان لەبەردەستە بۆ ئەو معادلانە بۆی قرسە معادلەکە ماینەس دەرنایە ئێستش دڵنیانین ئەگەر ماینەس دەربێ یعنی دڵنیانین لەبەر زاید و ناقسەکەی مشکلەما هەبوو باشە بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵەیە وەڵامی ڕاست 1/32 ڕانیەوتی ماینەس دەرنایەت زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەست بێنن زانکۆی لوبنانی فەڕەنسیشی هەڵەبژێرن مێژوو بی لە کوردستانی کۆندا شاوشکا لە لای گەلانی خوری و میتانیەکان خوداوەندی چی بوو؟ ئەی جەنگ بی ڕووبارەکان سی خۆشەویستی دی ئاگر و بروسکە سی چرکەتان هەیە ئەوە تەموزە ڕووبارەکانیش کاک سۆران وەڵامەکەمان خۆشەویستیە سی وەڵامەکەتان سی خۆشەویستیە زانکۆی لوبنانی فەڕەنسی کام و کاتان زۆر مابوو لەوەسێ زۆر دڵنیابن تا ڕادێک دڵنیا بووین لەبەرەوەی خاوەندی جەنگ هەشتارە و ئاگر و بروسکە منەوەنی جۆم لێ بۆ لای ڕەواندز خۆیکە بۆ ناوی ئازا بووە لە ناوەکە تقریبان کوردی بۆکو ئازا بۆمان ماوەتەوە ناوەکە بەهزات بۆ گەر هەڵە نەبم بۆیە ئەبێ خۆشەویستی بێ ئەی ڕووبارەکان ڕووبارەکان زۆر دڵنیان بڕۆ ناکەم یۆرانەکان و ڕووبارمان نەبووە ینی تمام بەزوشکی لۆژیکەیان دەریامان نییە بەڵام ڕووبار بەڵام تا ڕادەیەک دڵنیان کە خۆشەویستیە باشە زانکۆی لوبنانی فەڕەنسی خۆشەویستی هەڵەبژێرن بزانین وەڵامەکەتان ڕاستە زانکۆی لوبنانی فەڕەنسی وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان سی خاڵ پۆلیتەکنیکی هەولێر چی کاتەگۆریەکە هەڵەبژێرن مێژوو تەنها ئەی ماوە کەواتە ئەی ناوی هوخشترە سێمین پاشای میدیەکان چ واتایەکی هەیە؟ ئەی فەرمانڕەوایی خوێنڕێژ
B فەرمانڕەوایی چاک و ئازا C فەرمانڕەوایی باڵابەرز D فەرمانڕەوایی چاوشین سی چرکەتان هەیە کاتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم بنێ بی فەرمانڕەوای چاک و ئازا زۆر دڵنیا نەبوون دانیە من هەر ئەڵێم ڕانیە بە دانیە هەڵ چی بوو زۆر دڵنیا نەبوون لە ناوەکە ئەمن زانیاریم نەبوو لەسەری کامتان زانیاریتان زۆر ڕەوە پێمان وابوو بۆ پێی کە میدیەکان فەرمانڕەوای باش بوون دەسۆڕمان کرد چاک و ئازا بن یعنی باڵابەرزێکیان تیانە بووە لە بینی ئەو باڵابەرزی ئەوە بووین گوتمان لەگەر لەسە وەزنی کوشترە و پشتر و ئانە بڕ دڵمان نانە و نازدان بخینەوە یعنی لۆجیکیانە بیرتان کردەوە تقریبا چاوشینیش نەبووە وڵی نەمان دیت بوو نازانین ئەگەر شارژم بۆە قەینە بەسمانە بەرمانڕۆە باشە بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵەیە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەست هێنا کۆی خاڵەکانتان 20 خاڵ ئێستا زانکۆی لوبنانی فەڕەنسی چ کاتەگۆریەک هەڵەبژێرن ئەدەبیات لە ئەدەبیات ئەیوبی هەیە کامیان هەڵەبژێرن بی ڕۆمانوسی باکووری کوردستان حەسەنێ مەتێ لە کام کتێبیدا باسی سەفەرێک لەگەڵ شەیتاندا دەکات ئەی دێرێ بی گۆتنێن گونهەکار سی لاڤیرەنتە جنان دی ئەپیلۆگ چی چرکەتان هەیە؟ لابیرەنتە جنان جن بەپاردینە بدەن جنۆکە دێن گونەهکار ئەو توانە بێژیش کامیان لە دێرێ نییە تا جنان دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ سی لابیرەنتان جنان سی لابیرەنتە جنان بۆچی ئەو وەڵامەتان هەڵبژارد سلمان ڕشتیە کامۆ وەڵامە زۆر دڵنیا نەبووین بەڵام لە هەڵبژاردەی بی و سیە جنان وەکو بڵی جنۆکەی خۆمان لەگەڵ بیەکە ژوتمان لەوە چێ گوتنیان گوناهکار بێ بەڵام ئەوەی کە لێمایەوە سلمان ڕژدی نووسەری شەمەری بەریتانیا ڕۆمانیشیە بە ناوی نزیکە زۆر نزیکە ناوەکەینەوە بۆیە وتمان لەوە چێ لابیرەنتە جنان بێ زیاتر ڕیسکە چاوەڕێ بەس بیرکردنەوەکەتان لۆژیکی تایە با بزانین سی لابیرەنتە جنان وەڵامشی ڕاستە زانکۆی لومنانی فەڕەنسی بەداخە وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست گوتنێن گوناهکار نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێن زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر چی کاتەگۆریەک هەڵەبژێرن تەکنەلۆژیا
ئەی و بی هەیە بی کام لەمانەی خوارەوە چینی کۆتاییە لە چینەکانی سیستەمی OSI Open System Interconnection A. Physical B. Transport C. Network D. Application سی چرکەتان هەیە؟ خۆی بە زنجیرە یەکە تا حەفت فیزیکال یەکە ئەپلیکیشن هەفتە بەڵام کە دەرێت چینی کۆتایی ئەمە بەستی زنجیرەی بی ناتوانم هیچ ڕوونکردنەوەی بم دا شرکەتان ماوە ئەپلیکیشن دی ئەپلیکیشن دی ئەپلیکیشن بەجێرە زنجیرەی ڕەوە چۆن بیری کردو تۆ زێ دڵنیاش خۆی دیارە حەفت دایرە ئێ فیزیکال یەکەمە هەر بە یەک دەنووسرێ ئەپلیکیشن بە حەفت دەنووسێ یەکە تا حەفت بەڵام لە ئیشەکان یەکەم زار ئەپلیکیشن دەیکا ئەو جەلەوەی کە کامێدانرایەوەی تاکید باشە ینی چینی کۆتایی لەو سیستەمە ئەپلیکیشنە زانی وەڵامەکەتان ڕاستە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتامە دەستێ ناوکۆی خاڵەکانتان سی خاڵ زانکۆی لوبنانی فەرەنسی سی کاتەگۆریەک هەڵەبژێن ئەدەبیات ئەدەبیات تەنها ئەی ماوە کەواتە ئەی من لە زنجیر و تەناف و دار و بەند باکم نییە لەتم کەن بمکوژن هێشتا دەڵێم کوردم ئەمن هۆنراوەی کام شاعری کووردە ئەی پیرەمێرد بی هەژار مکریانی سی حاجی قادری کۆیی دی هێمن مەهابادی سی شرکەتان هەیە؟ هێمن دی هێمن مەهاباتی دی هێمن مەهابادی حاجی قادر ئەو فۆرمە نانووسیت سلێمان ئەو هۆنراوێت بە جۆ کەوتو وانە؟ بەڵێ حاجی قادر باوەڕ ناکەم ینی بەو فۆرمە بنووسیتن بۆیە دەکرێت دەبێتن هێمن بێت هێمن زیاتر بۆ فۆرمە دەنووسێت شتێکی واشم لەبیرە لە پۆلی شەش وا بزانم خوێندمان لەتم کەن بکوژن هێشتا ئامن هەمومان و تومانە باشە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵێ من مابادی وەڵامێکی ڕاستە و دەخاڵتان بەدەست هێنا کۆی خاڵەکانتان چل خاڵ پۆلیتەکنیکی هەولێر لەو کەتەگۆریانەی کە ماون چی کەتەگۆریەکە هەڵەبژێرن تەکنەلۆژیا تەنها ئەی ماوە کەواتە تەکنەلۆژیا ئەی سیستمی OSI Open System Interconnection لە بواری گاندندا لە چەند چین layers پێک هاتووە A 4 چین B 6 چین C 7 چین D 9 چین سی چرکەتانێ دەبساری پێش وەڵامی وەشم گوێ سی حەفت سی حەفت چین وەڵا حەقی بەرنامەکەی فکر یعنی ئێشتا ئەمە پرسیارێکمان نەکردو تۆ پرسیارێکی تر وەڵامێکی جوابی ئەوەشمانەی تۆ باشە ڕەوا زۆر دڵنیای
زۆر زۆریش زۆر بەشی ئایتێ یعنی دەبێ و بزانێ باشە بزانین وەڵامەکەت ڕاستە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە دەخاڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 40 خاڵ. لوبنانی فەرەنسی لەو کەتەگۆریانی کە ماون چی هەڵەبژێرن؟ وەرزش تەنها بیماوە کەواتە بی. بە یاریزانانی وەرزشی پارکور چی دەگوترێت؟ A. ترەیسور B. پارسور C. پارتور D. ترەینور سی چرکەتان هەیە؟ ئەگەری هەیە ئەوە بۆی ئەمە شەرت نییە لەوجە پارکور بس اگر فرنسي تريسور يعني تريسر تريس كاسي بومنا بجبر كيك كاسي بجبر هذا تلم ده شركة الماوى كيف زو والله ما كمله سي بارتور سي بارتور هەڤاڵ زۆر دڵنیا نەبوون چی بوو؟ گران کامەوە تۆڵێکی کامە وەرزشەکە زانی چییە؟ بەڵام ئەو کەسانی کە یکەن ترینەر بڕوا ناکەم بەڵام لە بینی پارسوور و پارتورەوە مابووینەوە بەزارمانە هژارکە دڵنیانیم بەڵام زمانی فەڕەنسی کاریگەری بەسەر زمان ئینگلیزیەوە هەبووە لە عادەتەن ئەو تورانەی ئاخیری فەڕەنسی کەسێکە کە شتێکەکات ئیتر بۆیە وامان وا دامان نەکە پارتور بێ ئەوەی کە بە ئینگلیزی ئەگەر ئینگلیزی بۆ یاڵێ پارسەر یاخۆت پارتەر وانە ئەگەر ئەماشتە باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە یا هەڵێ وەڵامی ڕاست ترەیسور زانکۆی لوبنانی فەرەنسی نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن. پۆلیتەکنیکی هەولێر چی هەڵدەبژێرن لەم کەتەگۆریانی کە ماوە؟ فیزیا فیزیا ئەی یاخود بی؟ ئەی ئەگەر بەرەنجامی هێز لەسەر تەنێک سفر بێت ئەوە تەوژمی تەنەکە چۆن دەبێت؟ ئەی زۆر دەبێت B کەم دەبێت C هەمیشە سفر دەبێت D نەگۆڕ دەبێت سی چرکەتان هەیە؟ نەگۆڕ بەرەنجامی هێز لەسەر تەنێک سفر ئەو تەوژمی تەنەکە نەگۆڕ دەبێت چکە هیچ هەمیشە سفر دەبێت ئەگەر نەگۆڕ ئەو قانونی یەکەمی نیوتنە یعنی نەگۆڕ دي نەگۆڕ کە تەنەکە جوڵاو بیار بە جوڵاو هەمیشە سفر یعنی نەگۆڕ دەبێت نەگۆڕ دەبێت دی ئەیمەن بەڵێ تۆ بەزام تۆ زۆر بڕیارتدا کە وەڵامەکە دی نەگۆڕ بێت بەڵێ چۆن بۆ ماشەرە چونکە لە قانونی یەکەمی نیوتن لە فیزیا ئەڵێ ئەگەر هەر تەنێک ئەگەر جوڵاو بێ هیچ هێزەکەی دەرەکی کاری تێنەکار بە جوڵاوی ئەمینێتەوە ئەگەر وەستایش بێ هەر بە وەستای ئەمینێتەوە ئەگەر هات و ئەو هێزە دەرەنجامەکەی سفر بێ لەسەر تەنەکە ئەگەر تەنەکە جوڵاو بێ هەر بە جوڵاوی ئەمینێتەوە ئەگەر وەستایش بێ بە وەستا ئەمینێتەوە بۆیە نەگۆڕە بێت وەکو پەندۆلی سەحات ئەگەر هات و قانونی یەکەمی نیوتن ئەو هێزانێک کە کاری تێدەکەن هەمویان کۆیان بکاتە سفر کەواتە جوولەکەی نەگۆڕە یعنی وە قسەیەوە نی نیوتنە باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە
وەڵامەکەتان ڕاستە و دەخالیترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی لوبنانی فەرەنسی چ کاتەگۆریەک هەڵدەبژێرن؟ هونەر هونەر. بی بی. دەرهێنەری فیلمی ئاڤاتار 2009 کام دەرهێنەرە؟ A. ستیڤن سپیلبەرگ. B. جیمس کامیرۆن. C. تیم بەرتۆن. D. فرانسوا ترۆڤۆ. سی چرکەتان هەیە؟ بی جیمس کامیرۆن. بەدڵنیایە؟ بەدڵنیاییەوە B. جیمس کامیرۆن. کامتان زۆر دڵنیا بوو؟ هەمووتان دڵنیان؟ باشە ستیڤن سپیلبەرگە ناسن؟ بەڵێ. ئەو چی فیلمێکی بەناوبانگی هەیە؟ ستیڤن سپیلبەرگ ئەوەی هەیە. ئیتی. بازام ئەوە. بەس جیمس کامیرۆن من لە بیرم 2009 بوو کە تازە فیلمەکە هات مەقالێکم لەسەر خوێنەوە لە ڕۆژنامەیەک ئەیوت هەر بۆ نمونە سینێکی بە 48 سعات دروستیان کرد بوو شکە زۆر ئەنیمەیشنی تیا بەکارات ویتر لەو کاتەوە لە مشکم چەقیەوە. شتەشکەشی گوتی لە فیلمی تایتانیک وام کرد خەڵکەکە زۆر بگریە دەبی هەمان ئەحساسەکی بدەمەوە ئەو فیلمە نوێی کە هەمان ئەحساسن لە ئەوی بتون لێ زۆرترین داهاتی هەیە. هەڵۆ تۆ کە ئەڤەتارە بینی دڵە پڕ بوو؟ ناوڵە. یعنی شەکەی نەکردووە؟ باشە بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ. زانکۆی لوبنانی فەرەنسی وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵیتتان بەدەست هێنا کۆی خاڵەکانتان 50 خاڵ. 50 بە 50. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر چ کەتەگۆریەک هەڵەبژێرن؟ فیزیا. فیزیا. لە فیزیا تەنها بی ماوە کەواتە بی. سەتەلایتەکان لە خولگەیەکی بازنەییدا بە دەوری زەویدا دەخولێنەوە. هۆکاری بازنەییبوونی خولگەکەیان دەگەڕێتەوە بۆ کام لەمانە؟ ئەی هێزی کێشکردن تەریبە لەگەڵ خێرایەکەیان. بی هێزی کێشکردن پێچەوانەیە لەگەڵ خێرایەکەیان. سی هێزی کێشکردن ئەستونە لەسەر خێرایەکەیان. دی هێزی کێشکردن زۆرترە لە خێرایەکان. سی چرکەتان هەیە؟ ڕاوە سوالەکەی دیسان بخینەوە. سەتەلایتەکان لە خولگەیەکی بازنەیی ڕاوە دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. وەڵام زوو سی هێزی کەشکردن ئەستونە لەسەر خێرایەکەیان. ئەیمان چی بوو بێدەنگ بوو ئەم جارە؟ جەماعی بوو؟ باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 60 خاڵ. زانکۆی لوبنانی فەرەنسی چی هەڵدەبژێرن؟ هونەر. هونەر. لە هونەر تەنیا ئەی ماوە کەواتە ئەی. داهێنەری کارکتەری میکی ماوس کێیە؟
A. Walt Disney B. Ab Urix C. Les Perkins D. هەردوو وەڵامی ئەیوب سی چرکەتانەیە؟ بس من میکی ماوس نەگەزەری هینەیە دڵنیانی مرۆ یان واڵ دزنیە یان دیە ئەبی کوڕیسەکە نانازم نازانم دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ ئەی واڵ دیزنی ئەی وەڵ دزنی بۆچی بەدڵنیایەوە هەوە ئاپیوریس ئێمە دڵنیای کە واڵ دزنی دەستی هەیە ئەوەی میکی ماوسەکە بەڵام نازانین یان دیە یان ئەیە بەڵام زیاتر بەلایانی دڵنیایەکی خۆمان ئاڕۆین واڵ دزنی هەڵەبژێنین باشە ئاپ ئیورکس چی ئەیناسن؟ نەخێت بەڵام ئەزانین کە میکی ماوسەر بە کۆمپانیای واڵ دیزنیە باشە ئەو منتیژە شاید ئەو وە بەرهێن بێ بەس ئایا ئەبێت بەرهەمهێن بێ شاید ئەو بەرهەمێ ینی کۆمپانیاکە داهێنەرێکە شێر بناوی خۆی دەبێت بەڵام میکی ماوسەر هەم کۆمپانیای بەرهەمهێنە و چەند فیلمی ئەنیمێشنی بەرهەمێناوە بەس داهێنەری کارکتەرەکە زۆر دڵیانی نا؟ باشە بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ هەردوو وەڵامی ئەیوبی کەواتە واڵ دزنی و ئاب ئیورکس وەڵامە ڕاستەکەی زانکۆی لوبنانی فەڕەنسی نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن پۆلیتەکنیکی هەولێر کیمیا بیرکاری بایۆلۆژی تەندروستی تەندروستی ئەیوبی هەیە؟ بی جینی نەخۆشی سایستیک فیبرۆسیس لەسەر کرۆمۆسۆمی ژمارە چەندە؟ ئەی کرۆمۆسۆمی ژمارە 7 بی کرۆمۆسۆمی ژمارە 21 سی کرۆمۆسۆمی ژمارە 28 دی کرۆمۆسۆمی ژمارە 42 سی چرکەتانەیە؟ آخر 21 ئەوە داون سندرۆمە 21 داون سندرۆمە ئەکید نیمە دە چرکەتانەیە؟ زەمنی حەفت نییە سی کرۆمۆسۆمی ژمارە 28 بەڵێ کرۆمۆسۆمەکان جوودن هەفتیش هەیە باشە ئەزانن ئەو جینە چییە؟ جینی ئەو نەخۆشیە یعنی بۆچی ژماری دەمزانی ئەکید نەبووم لە بینی 7 و 28 لە نێوان کرۆمۆسۆمی ژمارە 7 و کرۆمۆسۆمی ژمارە 28 ئەی چۆن 28تان هەڵبژارد بۆ 28تان هەڵبژارد یعنی بۆ 7تان هەڵنەبژارد لەبەر وەڵامەکەی حەوت بوو لەبەرەوەی چی وەڵامێکمان حەوت بوو بازارێ حەوت نەبی ینی ئاوە باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە کرۆمۆسۆمی ژمارە 7 وەڵامی ڕاستە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی لوبنانی فەڕەنسی تەندروستی هەڵدەبژێرن تەنها ئەیماوە کەواتە ئەی
کام لەمانە دەربارەی کەسێکی توشبوو بە نەخۆشی بەرگری خۆیی ئاوتۆ ئیمیوم دیسۆردەر ڕاستە. ئەی سیستمی بەرگری لەشی لە دژی خۆی کار دەکات. بی هیچ کات نەخۆش نابێت. سی هەمیشە تایەکی بەرزیان هەیە. دی لەشیان ئەندامی چێنرا وەرناگرێت. سی چرکەتانێ. ئەی سیستمی بەرگری لەشی لە دژی خۆی کار دەکات. ئەی سیستمی بەرگری لەشی لە دژی خۆی کار دەکات. چۆن هەڵۆ چۆن زانیت کە ئەم وەڵامە ڕاستە بۆمان شەرحکە. ئەخەر بەخۆی زۆر معلوماتم لەسەر ئەو نەخۆشی و شتانە هەیە. باشە نەبێت بیبێت لەبەرەوەڵی هیچ کات نەخۆش نابێت خۆی بەخۆی نەخۆشیە دیسۆردەر خۆی نەخۆشیە. ئێوە ئەوە لەوەیان نەجاتام لە بی نەجاتام ئەمێنێتەوە ئەی و دی و سی. باشە لەشیان ئەندامی شێنرا وەرناگرێت یاخۆت سیستمی بەرگری لەشی ئیمین کاتە لەشەکە لە خودی خۆیانە نەک شتێکی دەرەکی پێنە لەشە. لە پۆلی شەش بزانە بەندی سێمە باز دەکات. ئەو شتێک هەیە لە پۆلی شەشەم. سلێمان تۆ لە بیرت مابوو لەگاتەوە؟ بەڵێ. باشە مێمۆرەکە و باشە. بەندی سێمەگە هەڵە بدەن. باشە ئێستا بزانین وەڵامەکەتان ڕاستە یاخود هەڵەیە. زانکۆی لوبنانی فەڕەنسی وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵتان بەدەستێن ناوکۆی خاڵەکانتان 60 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 60 بە 60 کاتەگۆریەک هەڵبژێرن. بایۆلۆژی. بایۆلۆژی. ئەی و بی هەیە؟ ئەی. ئەی. TRNA کام لەمانەی خوارەوە دەگوازێتەوە بۆ ڕایبۆسۆمەکان. ئەی کرۆمۆسۆم. بی ترشی ئەمینی. سی فۆسفات. دی ترشی چەوری. سی چرکەتان هەیە؟ ئەوە ئەمینۆ ئەسیدی گواستەوە ڕاستە دەکاتە پرۆتین. دەکاتە پرۆتین لە ئەمانێ دەستە تیارەنێ دوای دەگواستەوە بە ترشی ئەمینە ئەسیدۆنیە بی. ئۆکەی کرۆمۆسۆم نییە. دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ. بی ترشی ئەمینی. بی ترشی ئەمینی. دانیا بۆچی ترشی ئەمینیتان هەڵبژات؟ TRNA ترانسفێر ئارێنەیە ئەمینۆ ئەسیدی دەگواستەوە هەتا پرۆتینی دروست بکە لە دیێنەیەوە وەردەگری. ئەوانی دی فۆسفیت لە ناو ئەمینۆ ئەسیدەکان نییە کرۆمۆزۆمیش نییە ترشی چەوریش علاقەی بمۆزۆی نییە. ئەی ترشی چەوری چیەکە لێ؟ نازانم وەڵڵا. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستە. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی کردان بەدەستێنا کۆی خاڵەکانتان 70 خاڵ. لوبنانی فەڕەنسی 70 بە 60 چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ کیمیا. کیمیا. ئەی. ئەی. کیمیا ئەی. مادەی شەپ بەکاردێت بۆ پاکڕاگرتنی ئاو. هێمای کیمیایی ئەو مادەیە چییە؟ ئەی KAISO42 بی KCFESO6 سی K2NICN4 دی
K4FECN6 سی چرکەتانەیە؟ الصوديوم أهم شيء كيف سي سی K2NICN4 سلێمان بۆمان شەرحکە بۆچی سی وەڵامێکی ڕاستە ڕاستیەکەی بێت تەنها ریسکێکە ڕوونکردەوە زۆر دڵنیا نەبوو بەڵێ کەستان ڕوونکردنەوەتان نییە نازانن هیچ دنیان کە پۆتاسیۆمی تایە لەگەڵ مادی کلۆرینی تایە بەس هەماکەی سی و دی لە نێوان سی و دی سیتان هەڵبژارد بەڵێ باشە زانکۆی لوبنانی فەڕەنسی بزانین سی وەڵامێکی ڕاستە وەڵامی ڕاست KALSO42 زانکۆی لوبنانی فەڕەنسی نەتانتوانی ئەو دەقاڵا بەدەست بێنن زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر چ کەتەگۆریەک هەڵبژێرن بایۆلۆژی بایۆلۆژی تەنها بی ماوەکەواتە بی ڕووەکەکان بۆ تێگەڵکردنی کام لەم توخمانە لەگەڵ ئاوێتە ئەندامیەکان پێویستیان بە بەکتریایە ئەی نایترۆژین بی کاربۆن سی ئۆکسجین دی هایدرۆژین سی چرکەتانەیە بەخۆی ئەوەی بەکاردێنن لە بۆ ڕووەک ئەندە پێویستیم بە بەکتریایە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ وەڵام زوو سی ئۆکسجین پۆلیتەکنیکی هەولێر کات خەریکە نامێنێ و ڕێسکەکان و ئەبێ زوو وەڵامێکم بنێ ئەوە ڕیسێک بوو بۆ ئێمە خۆی ڕێسێک بوو ئێ باشە لەبەر کاتەکەی ئێوە بۆچی باشە ئۆکسجین بۆچی ئۆکسجینتان هەڵبژارد یعنی بۆ نایترۆژین دەبێت بۆ نمونە هەڵەیە نایترۆجینە جا بکە تۆ واڵێ خۆی کاتمان نەما وەڵامیشمان نەدابوو گوتمە هەر بە وەڵامەشی برین یعنی نەتان نەزانی باشە بزانین ئۆکسجین وەڵامێکی ڕاستە ئۆکسجین وەڵامێکی هەڵەیە و وەڵامە ڕاستەکە نایترۆژین زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن لوبنانی فەڕەنسی کیمیا بیرکاری چی هەڵبژێرن کیمیا تەنها بیماوە کەواتە کیمیا بی ئۆمێگا سێ بە یەکێک لە ترشە چەوریە بە سوودەکان ناسراوە بریتیە لە چ ترشێک ئەی ترشی لایۆریک بی ترشی مایرستیک سی ترشی لینولینیک دی ترشی ستیاریک والله يعني ايه لا يريد نعم بس يعني ايوبي زو ديكا زوو وەڵامێکم بنێ خەریک کاتان نامێنێ ئەی ترشی لایۆریک ترشی لایۆریک زانکۆی لوبنانی فەڕەنسی
چییە ئەم جارە دڵنیا نەبوون؟ ئێمە دڵنیا بووین کە ئۆمێگا سێ ترشی چەوریە بەڵام نازانین بە چ شتێک ناسراوە. نازان باشە بزانین ترشی لایۆریک وەڵامێکی ڕاستە یا هەڵەیە؟ ترشی لیونۆلینیک وەڵامە ڕاستەکەیە زانکۆی لوبنانی فەڕەنسی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. پۆلیتەکنیکی هەولێر لەو کەتە گەورانی ماوە چی هەڵەبژێرن؟ سیارەکەمان نیشان بدەنەوە. جارە بەس بیرکاری ماوە بالۆمەوی. بیرکاری. ئەی بیرکاری تەنها ئەی ماوە. هەر ئەی بادەی. ئەگەر X لە سفر گەورەتر بێت ئەوە X توان کەم سێ لەسەر دوو دەکاتە کام لەمانە. A X لەسەر ڕەگی X B ڕەگی X لەسەر X توان دوو C ڕەگی X لەسەر X D یەک لەسەر X سی چرگەتانەیە. یەک لەسەر ئەوەی عکس دەکەوە یەک لەسەر وانیا X توان دوو ئەگەر ئەوە ئەخە ڕەجی سێدابی ئەگەر ڕەجی سێدابی دەبدایی ئەوە ئەوە ڕەگەکە سێدایە. دە چرگەتان ماوە زوو وەڵامێکم بنێ بەڕەک دەردێ وەڵام ئەیدانە ئەی لە تێکدام ئەی باشە بۆ ئەیتان هەڵبژارد. وا ئەوە بەخۆی ماینەس سێ لەسەر دوو دەکەی یەک لەسەر ئێکس دوای بدەی بەڕێک دەربێت چکە پاوەرەکەی سێ لەسەر دووە واتەوە ئەمان کردکە ئەکسێک دەردێت چکە کیوبە یعنی سکوێرە کیوبە یەکێک دەردێ یەکێک دەمنێ لە ژوورێ. باشە بزانین وەڵامەکەتان ڕاستێ ئاڵێ. بەداخەوە وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست ڕەگی X لەسەر X توان دوو نەتانتوانی کۆتا دەخاڵ بەدەستبێن لەم بەشە. خۆشەویستان لە قۆناغی کەتەگۆریەکان ڕووبەڕووبوونەوەکە تا ئێرە تەواو بوو. قۆناغیش ترمان ماوە پێشەوە ئەمەوێ خاڵی هەردوو زانکۆکان بە ئێوەی خۆشەویست بڵێم زانکۆی لوبنانی فەڕەنسی 60 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 70 خاڵ. بەڵام کۆتا قۆناغماوە ڕووبەڕووبوونەوەی تاکەسی خۆتان ئامادەکەن بۆ ئەو قۆناغا. دوای ئەم ناوبڕە دەین وڵاتان. ئێمە کەتەگۆری وەرزشمان هەڵبژارد بە کۆدەنگی هاوڕێیان بەڵام لە وەڵامدانەوە کەمێک پەلەمان کرد بۆیە بەداخەوە وەڵامەکەمان هەڵەبوو. یەک لە پرسیارەکانەوە بوو کەنداوی هۆتسۆن دەکەویتە کام وڵات ینی ئەوە زۆر زۆر بەلای من ئاسان بوو چونکە پێشتر خوێنمەوە بخۆی کەنداوی هۆتسۆن لە کەنەدایە و هەروە ناوی هۆتسۆن تاوەرێکیشە لە ئەمریکا بەڵام کەنداوەکەی لە کەنەدایە. وە سەبارەت بە پرسیاری شاوشکاکە من زۆر دڵنیا بووم لەبرەوەی من پێشتر میتۆلۆژیای کوردی و یۆنانی و ڕۆمانیشم خوێنەوە و دڵنیا بووم کە ڤینۆس و ئەفرۆدێت خوای خۆشەویستین لە یۆنانیا و ڕۆمانەکانیش کیوبیدیان هەبووە بەڵام کاتێک کە لەسەر کوردیشم کۆڵیەوە زانیم کە ئێمەش خاوەندی خۆشەویستیمانە بووە کە شاوشکە ئەو کەسەش کە داهێنەری میکی ماوس بوو واڵ دیزنی ئەمە دەمانزانی بەڵام ڕاستەکەی نەمان دەزانی چێ لەگەڵ واڵ دیزنی کاری کردووە
بۆ دیزاینکردنی دروستکردنی کارکتەری میکی ماوس. خۆی ئەمە لە ئامادەکاریەکان پێشەوەی بینە بەرنامەی وا ڕێکەوتنەوە یەکەم پرسیاری لۆژیک هەڵبژێنین کە پرسیاری لۆژیک عادەتەن منتیقە ئەمەش لە منتیقی خۆمان پێ باش بوو گوتمان بە دەخاڵی یەکەم بینین ئەو بوو کە هەڵم بژارد پرسیارێکی کیمیاوی بوو زۆر ینی تاکیدشم کرد گوتم پرسیارێکی لۆجیکە ئاگادار بن کیمیاوی نییە بەزەوە کە غەڵەت ناکرد. بەڵام پرسیاری دووەم دیسان من هەروتم دیسان لۆژیک هەڵەبژێرینەوە و هەڵمان بژاردەوەڕەوە دیسانەوە ڕێی خۆی دانا لە ناوی بەڵام ئەم جارە ڕاستی کرد حەقی ئەوە یەکەمی کردەوە و وتوانیمان دە نقطە بەدەست بێنێ. لەبەرەوەی بیرکاریمان هەڵبژار چکە زۆر بەمان ئەلمینە و بەڕاستی کە پرسیارەکە هاتە پێشمان پرسیارەکە زۆر قورس نەبوو بەڵام تەشویشات دروست بوو لە بینمان و هەستمان کرد کە ئەخیر هەستمان کرد کە غەڵەتمان کرد بەس وەڵامەکە هەڵە بوو ینی لەدەستمان ڕۆیشت. بایۆلۆژیمە هەڵبژار چکە لەوەی دڵنیا بووین دەتوانین لەماش دەخاڵی دیر بەدەست بێنین و خۆشببختانە توانیمان لە سەرکەوتن بەدەست بێنین و ئەو وڵامەش بە دەستە جەمعی دامانەوە بەڵام ڕاگەیان نەکرد و هەڵبژاردننی کەتەگۆریکەش لەلایەنەوە بوو. خۆشەویستان دووبارە سڵاو هاتینە کۆتا قۆناغی بەرنمەکەمان ڕوو بە ڕووبوونەوەی تا کەسی. پێشووی دەست پێ بکەین زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر گۆڕانکاریشی کردووە حەزەکەین بزانین ئەو گۆڕانکاریە چییە؟ گۆڕانکاریەکانی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر دانی عونی پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ ئیمان دڵشاد. ئیمان دڵشاد تەمەەن 18 ساڵ قوتابی قۆناغی یەکەمی بەشی شیکاری نەخۆشیەکان ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا تاقیگەیەکی تایبەت بەخۆی بکاتەوە. ئیمان بە خێراتی بۆ پێشبڕکێکە. خۆشەویستانم پێشووی دەست پێ بکەین حەزەکەین بزانین خاڵی زانکۆکان چەندە. لوبنانی فەرەنسی 60 خاڵ. پۆلیتەکنیکی هەولێر 70 خاڵ. پرسیار ماوە و خاڵیش ماوە دوو بە دوو وەرن بۆ لای من لە لوبنانی فەرەنسی سلێمان بفەرموو وێرە. سلێمان بە خێراتی لە پۆلیتەکنیکی هەولێر ڕەوا فەرموو بۆ ئێرە. خۆتان ئامادەکەن دەستان با لەسەر بۆتۆنەکان بێ سێ پرسیار بۆ ئێوە هەیە هەر پرسیارەی پێنج خاڵی لەسەرە. پرسیاری یەکەم بۆ ئێوە کام شاعری عەرەبە کە هۆنراوەی بۆ کوردستان هۆنیوەتەوە؟ لوبنانی فەرەنسی محەممەد مەهدی جەواهری. محەممەد مەهدی جەواهری. زۆر ڕاستە پێنج خاڵت بەدەست هێنا بۆ زانکۆکەت. دووەم پرسیار چینی نێتوەرک چینی چەندەمینە لە سیستەمی OSI لە بواری گەیاندندا؟ زانکۆی لوبنانی فەرەنسی هەفتەمین. هەڵەیە ڕەوا تۆزانیم سێەم. زۆر ڕاستە ڕەوا پێش خاڵی بەدەستهێنا بۆ زانکۆکەی. کۆتا پرسیار بۆیەوە ئامادە بن. کام زانای فیزیایی توانی ڕێژەی نەگۆڕی گەردوونی کێشکردن جی بە شێوازێکی کردداری بپێوێت؟ نیوتن. هەڵەیە ڕەوازانی تۆ؟ ئاینشتاین. هەڵەیە وەڵامە ڕاستەکە هێنری کاڤێندیش. زۆر زۆر سپاسانەکەین ئەتوان چنەوە شوێنەکانی خۆتان. لە زانکۆی لوبنانی فەرەنسی هەڤاڵ. لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەیمەن. هەواڵ بەخێر بیت. ئەیمان تۆش بەخێر بیت. خۆتان ئامادەکەن بە هەمان شێوە سێ پرسیار هەیە. دەستی خۆ بسڕاوە. سێ پرسیار هەیە بۆ ئێوە هەر پرسیارێک پێنج خاڵی لەسەرە. پرسیاری یەکەم ئەمریکا خاکی ئالاسکای لە ساڵی 1967 بە 7.2 ملیۆن دۆلار لە چ وڵاتێک کڕی؟ زانکۆی لوبنانی فەرەنسی رووسیا. زۆر ڕاستە. هەڤاڵ پێنج خاڵی بەدەستهێنا بۆ زانکۆکەی. دووەم پرسیار ژنێک تەمەنی 70 ساڵە
بەڵام تەنها 17 جژنی لەدایکبوونی هەبووە لەبەرچی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر چکە لە 29 فبریواری لەدایک بووە چونکە لە 29 فبریوەری لەدایک بووە زۆر ڕاستە ئەی من پێش خاڵت بەدەستێنا بۆ زانکۆکەت کۆتا پرسیار بۆ ئێوە هەوریا بن چەند دانە گامێت لە 2 جووت کرۆمۆسۆم دروست دەبن زانکۆی لوبنانی فەڕەنسی 4 زۆر ڕاستە زۆر سپاسانەکەین بچنەوە شوێنەکانی خۆتان 2 بەشداربووی تر لە لوبنانی فەڕەنسی کامۆ لە پۆلیتەکنیکی هەولێر ئیمان ئیمان کامەوە بەخێربێن بە هەمان شێوە 3 پرسیار هەیە بۆ ئێوە هەر پرسیارەی 5 خاڵی لەسەرە و ئامادە بن و وریا بن یەکەم پرسیار ناوی پێشووی شاری ڕەواندز چی بوو؟ ناوی پێشووی شاری ڕەواندز کاتان خەریکە نامێنێ لوبنانی فەڕەنسی محمد پاشا محەممەد پاشا پاشاوە پاشاوە یەک محمد پاشا محەممەد پاشا ئیمان تۆ نازانی قەڵاتۆڵان هەڵاچوالان هەڵەیە وەڵامی ڕاست هەڵاڵۆک نەتوانتوانی ئەم پێنجخاڵە بەدەست بێنن بەڵام 2 پرسیاری تر ماوە هەر پرسیاری 5 خاڵی لەسرە دووەم پرسیار بە شێوەیەکی گشتی لە وەرزشی پۆلۆدا ئەو یاریزانانەی لە کاتی لێدانی پەنەڵتی جێبەجێ دەکات ژمارەی چەندە؟ لوبنانی فەڕەنسی دوو یاریزان کامۆ دەڵێ 2 یاریزان هەڵێ ئیمان تۆ زانی 4 وەڵامی ڕاست ئەگەر نەپەڕیدا 2 نا 3 وەڵامی ڕاست 3 کۆتا پرسیار بۆ ئێوە بناغەی سەرەکی مادەی پرۆتین چ ترشێکە؟ ترشی ئەمینی زانکۆی وەڵامیشم داوە ئیمان ئەڵێ ترشی ئەمینی پۆلیتەکنیکی هەولێر زۆر خێرا وەڵامەکەت داوە پێش خاڵت بەدەستێنا زۆر سپاسانەکەی نەتوانم بچنەوە شوێنی خۆتان کۆتا 2 بەشدار بوو لە زانکۆی لوبنانی فەڕەنسی هەڵۆ لە پۆلیتەکنیکی هەولێر هیوا هەڵۆ وە هیوا بەخێر بێن عینەکمان لە چاوە و پێشم وا بێ لە من بچووکترە تەمەنی براشم هەیە عینە ناوی هەڵۆی لە من بچووکترە خاڵی هەڵبەشمان یعنی بێ ئاگای لە برا گەورە بێ باشە ئاگادام وریا بن 3 پرسیار هەیە بۆ ئێوە پرسیار یەکەم دەڵێت مانگی کوردی خاکە لێوە لە کام وەرزی ساڵدایە لوبنانی فەڕەنسی یعنی بەس مانگەکەی برمبرمانجی ئەوەندە مانگەکە لە چ وەرزێکایە خاکە لێوە وەرز وەرزی بەهار وەرزی بەهار زۆر ڕاستە هەڵۆ 5 خاڵی بەدەستهێنا دووهەم پرسیار زانستی ناسینەوەی میوزیکی گەلان چ زانستێکە؟ زانستی ناسینەوەی میوزیکی گەلان چ زانستێکە؟ لوبنانی فەڕەنسی فۆنۆلۆجی 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 هیوازانی تۆ کەمان کەبات کەمان ینی بە ئەمریکا کەمان هەڵێ وەڵامی ڕاست ئەتنۆ میوزیکۆلۆژی کۆتا پرسیار بۆ ئێوە چ ئافرەتێک ڕۆڵی سەرەکی پێدرا لە فیلمی تایتانیکدا؟ هەڵۆ زانکۆی لوبنانی فەڕەنسی کەیت وینسلت کەیت وینسلت ڕاستە
خۆشەویستان وەک بینیتان ڕوو بە ڕووبوونەوەی تاکەسی بەو شێوەیە کۆتایی هات. تەنها پرسیارێک هەیە چارەنووسی زانکۆکان دیاری دەکات. پێشەوەی پرسیارەکە بکەین. خاڵەکانتان بەبیرێنمەوە. زانکۆی لوبنانی فەرەنسی 85 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 85 خاڵ. یەک پرسیار. چارەنووسی زانکۆکەتان دیاری دەکات. دەچنە مەرحەلەی داهاتوو یان ماڵاوایمان لێ دەکەن. لەبەرەوە وریابن پرسیارەکان لێ یەکەم کێ زوو زانی دەست بنێ بە بۆتۆنەکە وەڵامەکەم باتێ. گەر نەزانن وەڵامەکەتان یاخود هەڵە بێ پرسیار لە زانکۆی بەرامبەرەکەین. زانکۆی بەرامبەر پرسیارەکەی ڕاست بوو ئەوان دەچنە قۆناغی داهاتوو. وەڵامەکەی ئەوانیش هەڵە بوو پرسیاریش ترتان لێکەین. لەبەرەوە وریابن ئامادە بن. پرسیارەکە داڵێت شۆڕشی ئۆکتۆبەر لە چ وڵاتێک بەرپا بوو؟ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. رووسیا. رووسیا. وەڵامەکەتان ڕاستە. خۆشەویستان زانکۆی لوبنانی فەرەنسی بەداخەوە بەجێمان هێڵێ بەڵام ساڵی داهاتوو دەتوانن بێنەوە. زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 90 خاڵی بەدەست هێنا بەرامبەر 85 خاڵ دەچنە قۆناغی داهاتوو. پیرۆزبایتان لێ یەکەم. بەڕێزان خۆشەویستان تا بەرنامەیەکی تر هەر شاد بن. طبعاً زۆر بەداخەوە کێمە نەمانتوانی بچین بۆ قۆناغی دواتر بەڵام ئیتر کەسێک ئەباتەوە و کەسێکیش دەبێتن لە یاریەکە دەربچێتن بەڵام ئەوە بەو مانای نیە ئێمە هورەمان بڕۆخێت بەڵکو دەبێتن بۆ ساڵی داهاتوو باشتر و باشتر بخوێن و خۆمان باشتر ئامادە بکەین و ئینشاءالله لە ساڵی داهاتوو سەرکەوتن بەدەستی. بەداخەوە من لێرەوە ئەو بەرنامەمان بەجێهێشت و بەشداری ئەو بەرنامەش ناکەمەوە چونکە من ئەو ساڵ دو ساڵی زانکۆمی هیوادارم برادران لە ساڵی داهاتوو بتوان ئەنجامێکی باشتر بەدەستبێنن لە بۆ زانکۆکەمان. هەرچۆن ئێمە بۆ بردنەوە هاتبووین و هیوامان بە خۆمان زۆر بەرز بوو بەڵام لە کۆتاییە دۆڕانمان بەڵام ئەمە واتای کۆتایی هەموو شتێک نییە و ئەزمونێکی زۆر خۆشیش بوو بۆ من و بۆ ئەندامانی تری گروپەکەم. لە کۆتاییدا هەستێکی زۆر ناخۆشمێ ئێمە ئەو قۆناغە بەجێ دێڵین لەبەرەوەی لە قۆناغی یەکەمدا بەرزترین نمرەمان بەدەستێنا بوو بەڵام ئیدی بەختیاوەرمان نەبوو لە قۆناغەدا هیوای سەرکەوتم بۆ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێرش دەخوازم. ئەمڕۆ ئێمە بەداخەوە نەمانتوانێت سەرکەوتن بەدەستبێنین کە ئەو لاوانە زۆر باش خۆیان ئامادە کرد بوو خەڵکێکی زۆر بەتوانا بوون. سپاسی زانکۆی لوبنانی فەرەنسی دەکەم کە توانیەتی ئەم نەوع ئەجیلە دروست بکات و من ئومێدەوارم ساڵی داهاتوو بە وزەیەکی بەهێزتر بتوانین بینەوە. وڵامان بەخۆمان بکە دەیبینەوە وەوە هاتن لێرە ئاتش باشمان پێشکەش کردووە پیرۆزبایش لە زانکۆی لوبنانی فەرەنسی دەکەم کە لەبەرەوەی جیاوازەکەمان زۆر کەم بوو ئەوانش بە سەرکەوتوو دادن ئینشاڵڵا سارشکە سەر دەکەون. پرسیارەکە هاتەوە تا من و ڕۆ دەستمان لەسەر یەکدا نابوو لەسەر باتمەکە تاکو یەکەم کەس بین چکە ئەوان لە ئەدەبی بەقۆت بوون ئێمە عەلمی بووین زیاتر توانیمان بەدەستی بێن دوای ئەوە کە پرسیارەکە لە ئێمە کرد لەسەر شۆڕشی ئۆکتۆبەر کە لە رووسیا بوو من خەریک بوو هەڵەیەک بکەم چکە وام زانین جەنگی ئۆکتۆبەرە کە هی مەسر بوو بەس چۆم ڕائیک هیوام وەرگرت کە هیوا لە سیاست و مێژوو زۆر باش بوو توانیمان یعنی ئەو پێوتم رووسیا من شەکسەر وتم رووسیا و بردمانەوە. سەرکەوتومان بەدەستین الحەمدولillah بەڵام بە سترێسێکی زۆر زۆرەوە لە بەرەوەی لوبنانی فەرەنسیش زۆر زیرەک بوون و بە فەرقێکی زۆر کەم لێمان بردەوە. ئەویش یعنی لەسەر پرسیاری ئەخیر کاک هیوای ماوە لە قۆناغی داهاتوو قۆناغی ڕابەراتیکردن یان ئارکداریکردنی دوو زانکۆی کێشمان دەکەوێتە ئەستەوە هەم زانکۆی ڕاپەڕین هەم زانکۆی لوبنانی فەرەنسی و هەم زانکۆەکەی خۆشمان واتە نوێنەراتی سێ زانکۆ دەکەین لە قۆناغی داهاتوو ومێدەوارین بتوانین سەرکەوتن بەدەستبێنین. ئێمە زۆر خۆشحاڵین کە سەرکەوتومان بەدەستهێنا ئەمڕۆ لە قۆناغی دووهەم و چوون بۆ قۆناغی سێهەم. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. دوو زانکۆ بەشدارن لە گروپی ئەی ئەوانی زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی هەروەها زانکۆی هەولێری پزیشکی
یەکەم چرکێ بەشداریکردمان لە پرۆگرامە بۆ سەرکەوتن خۆمان ئامادە کردووە. سەرکەوتنی جاری پێشوهانی دایم بۆەوەی بەڕێکی بەرزتر بینەوە هەر بۆ سەرکەوتنی شاتێک. ئەمڕۆ زۆر بە باشی خۆمان ئامادە کردووە. مشتومڕێکی زۆرتان بوو. نەوەڵات زۆر بەتەواتی دڵنیانە بووی بەس هەسەکەی نەمێزیات. بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ. دا چرکەتان ماوە. کامیان تەواو ئێستا بەڕێیەوە؟ تۆزێک دوودڵم لە بینی بیبی. زانکۆی هەولێری پزیشکی وەڵامەکەتان ڕاستە و دەخەڵیتتان بەدەستهێناو. پێش بڕکەی ئەم جارەمان کۆتایی هات لە نێوان هەردوو زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی وە زانکۆی هەولێری پزیشکی.